شوێنەوانەی دەبن بە داعش مەریوان وریا قانع بەشی دووهەم و کۆتایی. لە بەشی یەکەمی ئەم نووسینەدا باسی ئەوەم کرد کە ئەو کەسانەی سەر بە گروپە سەلەفیە جیهادیەکانی وەک گروپی داعشن کەسانێکن هەڵگری ئایدۆلۆژیایەکی تایبەتن کە بەکارهێنانی توندوتیژی بۆ سەپاندنی ڕوانینێ لە ڕوانینەکان بۆ دین خاڵی سەرەشیە. هەروەها خاوەنی خەیاڵێکی سیاسی تایبەتن کە ئومەی ئیسلامی وەک ئومەیەکی گڵۆباڵی جیهانی غەدر لێکراو و ئیهانەکراویە ناکە. هەروەها خاوەنی حکایەتێکی گەوران کە خۆرئاوا و زایۆنیزم و جوولەکە و عەلمانیەت و حکوومەتەکانی ئەم ناوچەیە هەمویان لە دۆخی ئەمووەکەی ئەم ئومە ئیسلامیە گریمان کراوە بەرپرس ئەکا. هەروەها لەوەش دوام کە ئەم هێزانە لە ڕووی ئایدۆلۆژیەوە بۆ هەندێک کەسایەتی دیاریکراوی ناو علمی کەلامی ئیسلامی و هەندێک نووسەری هاوچەرخی ئیسلامی سیاسی ڕادیکاڵ دەگەڕێنەوە. لەم بەشەدا دەمەوێت سێری ئەم پاشخانە کۆمەڵایەتی و فەرهەنگیە بکەم کە کەسانی سەر بەم جۆرە بزوتەوانە هەڵگرین. ئەم پرسیارانە دەشێت لێرەدا بیانکەین ئەمانەیە: ئایا ئەو کەسانە سەر بە چ چین و توێژ و گروپێکی کۆمەڵایەتین؟ چ جۆرە نەوەیەکن و چ جۆرە ئەزمونێکی کۆمەڵایەتی و سیاسی و فەرهەنگی دروستی کردوون و وێناکانی دنیای بەو شێوە تایبەتە لەناودا چاندون؟ خاڵێک دەمەوێت لێرەدا بە خوێنەری بڵێمەوەیە وەڵامی ئەم پرسیارانە بەو جۆرە ڕستە ئینشاییانە نادرێتەوە کە دەڵێن ئێمە هەمومان داعشین، یان داعش لە ناو هەمومانایە، یان داعش بەشێکە لە مێژووی ئێمە لە کۆنی کۆنەوە تا ئەمڕۆ، یان بە هەر لایەکدا بڕوانین ئەگەری داعشێک دەبینین و هەتا دوایین. ئەم جۆرە لێکدانەوە ئینشایی و گشتیانە باز بەسەر هەموو ئەو تایبەتمەندیانەدا ئەدەن کە ئەم جۆرە بزوتنەوە جیهادیە سەلەفیانە لە بزوتنەوەکانی تر و ئەندامەکانی لە مرۆڤەکانی تر و خەون و خەیاڵەکانی لە خەون و خەیاڵەکانی تر جیاکاتەوە. بەمەش هەمڕێ لە ناسینی ڕاستەقینەی دیاریدەکە دەگرێ هەموو ئەو ڕێگایانش دەسرێتەوە کە بکرێت بەهۆیانەوە سەرەتایەک بۆ بەگژاچوونەوەیشی ڕاستەقینەی ئەم سەلەفیەتە جیهادیە بدۆزێتەوە. دنیایشی بێزانیاری پێویستە لێرەدا ئەم ڕاستیە بە خوێنەر بڵێم کە پاشخانی کۆمەڵایەتی ئەوانەی لە وڵاتانی خۆرئاوادا ژیاون و بوون بە بەشێک لەم هێزە سەلەفیە جیهادیانە باشتر دیارە و لێکۆڵینەوەی وردیان لەبارەوە کراوە. کۆمەڵێک شارەزای بواری بزوتنەوە جیهادیەکان زانیاری وردیان لەسەر ژیانی ئەم تاکە کەس و گروپانە و ئەو دنیا ناوەکی و کۆمەڵایەتی و فەرهەنگیە کۆ کردوتەوە کە ئەم گروپانە تێیدا دەژین و دنیا و دەوروبەری خۆیان ئەزمونەکەن. لەوانەش بۆ نمونە کەسانی وەک زانای سیاسی ڕۆبەرت پاپێ، زانای بواری پەیوەندیانی دەوڵەتیەکان ڕیک کۆڵسەید، لێزانی بواری ئیسلامیزم و جیهادیزم و ئۆلیڤەر ڕوا، شارەزای دنیای عەرەب و ئیسلامی سیاسی جیل کەپێڵ، ئانترۆپۆلۆژی بەناوبانگ سکۆت ئەتران، هەموو ئەمانە لە ساڵانی 90ەوە کۆمەڵێک کتێب و نووسین لێکۆڵینەوەی گرنگیان نیشانداوین کە بە وردی دەستنیشانی چیەتی ئەم جۆرە کەسانە ئەکەن کە دەبن بە بەشێ لەم بزوتنەوە جیهادیە گڵۆباڵیانە. لە پاشخانە کۆمەڵایەتی و فکری و ئایدۆلۆژیەکانیان کۆڵیوەتەوە و شێوە ژیانیان بە وردی نیشانداوە، بەڵام لە دنیای ئێمەدا هیچ زانیارێکی قابلی باوەڕپێکردن و ڕاستمان لە بەردەستدانیە پێمان بڵێ چێن ئەوانەی بۆ نمونە لە کوردستان و عێراقدا دەشەن ناو ئەم گروپانەوە، شێوە ژیانیان چۆنە، سەربەکام چین و توێژی کۆمەڵایەتین، بڕوڕادەی خوێنەواریان چییە؟ ئەو کتێب و نووسین و بڵاوکراوانە چین کە ئەمانە خوێندویانەتەوە؟ هۆکاری تووڕەبوون و نەڕازیبوونەکانیان کامەیە؟ چ ڕوانینێکیان بۆ خۆیان و بۆ دنیا هەیە و هەتا دوایی؟ لە باتی ئەمانە ئەوەی هەیە هەندێک وێنەی زهنی گشتی ناڕاست و هەندێک قسە و حکمی حاصل بەدەستە لەسەر دین و ئیسلام و کۆمەلگا و دەوڵەت و حیزب و شتیتری لەم بابەتە. بۆیە کۆمەلگای ئێمە گەرچی ڕووی بەیەکێک لە هێزە ترسناکەکانی دنیای ئەمڕۆدا تەقیوەتەوە، بەڵام لانی کەم هیچ زانیاریشی قابلی باوەڕپێکردنی لەسەر بەشدار بۆ کوردەکانی ناو ئەم بزوتنەوانە نییە. جیهادیستە خۆرئاواییەکان کامانن؟ یەکێک لەو نووسەرانەی کە گرنگی بە مەسەلەی ناسینی جیهادیستە سەلەفیەکان داوە ئیسلام ناس و زاناناسی سیاسی فەڕەنسی ئۆلیڤەر ڕوایە. ئەو لە کتێبێکدا گرنگیدا بە ناوی بە گۆباڵبوونی ئیسلام بەوردی لەسەر ئەم مەسەلەیە دەوەستێت و ئەم کەسانە بەسەر سێ گروپدا دابەشەکە: مناڵانی نەوەی دووهەم و سێهەمی کۆچبەرە موسڵمانەکان بۆ خۆرئاوا،
ئەو گەنجانەی لە دنیای ئیسلامەوە بۆ ئیشکردن یان بۆ خوێندن دەچنە خۆر ئاوا، ئەو گەنجە خۆر ئاوایانەش کە دینی خۆیان دەگۆڕن و دەبنە مسلمان. ئۆلیڤەر ڕوا کە باز لە کەسانە دەکات کە باز لەم کەسانەکە ڕاستە و خۆ دەچێتە سەر ئەو پاڵنەرانەی کە ئەم جۆرە کەسانە بەرەو ئامێزی هێزە جیهادیە سەلەفیەکان دەبات. کورتەی نووسینەکانی ئەم پیاوە نیشانمان ئەدا ئەوەی کە ئەم جیهادیانە ئەجوڵێنێ کەمتر تێکست و ئامۆژگاریە دینیەکان و زیاتر کۆمەڵک هۆکاریترە لە شێوەی تووڕەبوونی ئەخلاقی، ناڕزایەتی هەمەجۆر، گەڕان بە دوای شناسێکی تازەدا، وێڵبوون بە دوای ئینتیما و ئامانجێکدا مانایەک بە ژیان ببەخشن. پاشخانی دینی دوو کەس لە جیهادیستەکانی بەریتانیا بە ناوی یوسف سەروەر و محەممەد ئەحمەدەوە کە لە شاری بێرمەنگەهامەوە بۆ ناو داعش لە سووریا ڕۆیشتون نیشان داوە. ئەو کتێبانەی ئەم دوو کەسە لە ڕێگای سایتی ئەمەزۆنەوە لەسەر ئینتەرنێت کڕیویانە بۆ ناسینی ئیسلام هیچ جێشێک لە تێکستە دینیە کلاسیکیەکان و تەنانەت کتێبە جیهادی هاوچەرخەکانی وە کتێبی معالم فی الطریقی سەید قوتب نییە، بەڵکو کتێبی ئیسلام فۆر دوومیس کە کوردیەکەی شتێک دەگەیەنێ لە بابەتی ئیسلام بۆ گەمژەکان یان ئیسلام بۆ نەزان و بێ ئاگاکان. ئەم جۆرە کتێبانەش لە شێوەی ئەو کتێبانن کە دەڵێن چۆن فێری زمانی ئینگلیزی یان هیندی یان چینیە بیت بەبێ مامۆستا و لە ماوەی یەک هەفتەدا. واتە جۆرە کتێبێکی بازرگانی سادەن کە هیچ شتێکی قابلی تێڕامان و لەسەر وەستانی لەسەر دین تێدا نییە. بەم پێیە زانیاری ئەم دوو جیهادیستە لەسەر ئیسلام وەک ئەو خواردنە خێرایانە وایە کە بەپەلە لە چێشخانە هەرزانەکانی سەرڕێگاکان و ناوشارەکاندا دروست دەکرێن. بەمانایشی دیکە ئەوەی ئەم جۆرە کەسانە بەرەو سەلەفیزمی جیهادی ئەبا مەرجنیە دین خۆی بێ، بەڵکو دەشێ شتی تر بێت لە جۆری ڕۆمانسیەتێکی شۆڕژێرانە، دروستکردن و بەجێهێشتنی وێنەی قارەمان لە خەیاڵی دۆست و ناسا و کۆمەلگادا، حەزی ناوبان دەرکردن و ناسین، یان ویستی بەدەستهێنانی ڕێز و ئیحترامێکی ئەبەدی و هەمیشەیی، یان خولیای یارکردنەوە بێ وەک جەنگاوەرێکی شۆڕژێر و نەمر و دەگمەن، یان دەربڕی ڕق و تووڕەیی و تۆڵەیەکی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی بێ. هەندێک جار ئەم جیهادیستانە کەسانێکن حوسەڵەی دنیایان نەماوە و هەست بە بێزاربوونێکی گەورەکەن، زۆر جاریش خوێنەوارن بەڵام یان بێئیشن یان بێزارن لەو کارەی ئەیکەن، زۆر بەشیان کەسانی تۆبەکردن و لە ڕابردووی نادینی و بێئیمانی خوان هەڵدێن. بە کورتی جیهاد بۆ ئەم نەوە گەنجە جگە لەوەی لە ژینگەیەکی تایبەتدا شۆرەت و ناوڕێزیان بۆ دروست ئەکا، هاوکاتکردەیەکی ڕۆمانسی و ڕوژێنەرە کە پڕە لە هەڵچوون و سەرگەرم بوون و حەماسەت و نمایشکردنی ئازایەتی و مەردایەتی. جۆرێکە لە سەلماندنی پیاوەتی پیاوانەی خۆیان، هەڵاتنە لە وەسوەسەی ئیهانەکردن و بچووگەڕاگرتن و خەساندن بە مانافرۆیدیەکەی. بینینی ئەم فاکتەرانە گرنگە بۆ ئەوەی تێگەیشتنێکی فراوان و ڕاستەقینەمان بۆ دیاریدەی سەلەفیەتی جیهادی هەبێ. بەڵام دیسانەوە پێویستە لێرەدا جارێکی تر پێ لەسەر ئەو ڕاستیەت دابگرینەوە کە هەموو ئەمانە مانای ئەوە نییە کە دین لەم دۆخەدا ئیسلام بە تایبەتی بە سیاسیکردنێکی ڕادیکاڵانەی ئیسلام و گۆڕینی بۆ ئایدۆلۆژیایەکی شۆڕژگەری تندوتیش ڕۆلی گرنگ و بنەڕەتی نابینن. داڕشتنەوەی ئیسلام وەک ئایدۆلۆژیایەکی سیاسی پەڕگیر و داخرا و تندوتیش، زاڵبوونی ڕۆحیەتی کۆنەپارێزی و شکڵگەرایی بەسەر دینداری خۆیدا، کردنی ئیسلام بە ئەلتەرناتیڤی هەموو شتێ، بە دینێک کە دەبێت لە هەموو شوێنێک و لە ناو هەموو شتێک و لە پاڵ هەموو دایرەیەکدا ئامادە بێت. واتە کردنی بە سیستەمێکی توتاڵ تا ڕادەیەکی زۆر بەرپرسە لە دروستبوونی کەسانی سەر بەم جۆرە گروپانە. بەڵام وەک هێمان پێکرد بۆ تێگەیشتن لە دیاریدەی سەلەفیەتی جیهادی لەوە زیاتر پێویستە کە تەنها سێری ئەم یان ئەو کتێبی دینی و بۆچوونی ئەمیان ئەو عولەمای کەلام و فتواکانی ئەمیان ئەو شێخی دینی بکەین. هەموو کەسێکی دیندار، هەموو تاکە کەسێکی سەلەفیش پرۆژەی جیهادیزم نییە و هەموو بە سیاسیکردنێکی دینیش بە شێوەیەکی ئۆتۆماتیکی مانای بە سەلەفیکردن و بە جیهادکردنی دین ناگەێنێ. هاوکات کردەی جیهاد خۆشی وەک کردەیەکی تندوتیش دەشێ لەلایەن کەسانێکەوە پیادە بکرێ کە ژیانێکی نادینیان هەبێت و دین جوڵێنەری سەرەکی کار و کردەوەکانیان نەبێ.
ئەوەی بۆ تێگەیشتن لەم دیاریدەیە پێویستە دەستپێشێکی تیۆری ئاڵۆزە کە کورد نەکرێتەوە بۆ باسکردنی ئەمیان ئەو کتێبی دینی بەتەنها. با لێرەدا سەرنج لە یەکێک لەو تێزە سەرەکیانە بدەین کە دروستبوونی کەس و گروپی جیهادی کەمتر بە دین و زیاتر بە کردەی نائامێزبوون و نامۆبوونی کۆمەڵایەتیەوە گرێدا. جیهادیزم و نامۆبوونی تاکە کەسی. نامۆبوون وەک بەشێکی بنەڕەتی ژیان لە ناو کۆمەلگا مۆدێرنەکاندا تێزێکە زیاد لە نووسەر و زانایشی کۆمەڵایەتی لێدوان و پێیان لەسەر داگرتووە. ڕەنگە کارل مارکس و ئێمیلی دۆرکهایم دوو بەناوبانگترین کەسانێ بن کە بەرگریان لەم بۆچوونەکرد بێ. لای ئەم دوو کۆمەڵناسە نامۆیی دەرکەوتنێکی سەرەکی ژیانی ناو کۆمەلگا مۆدێرنەکانە و مرۆڤی ناو ئەم کۆمەلگایانەش بە زیاد لە شێوەیەک ئالوودەی ئەم نامۆبوونەیە. بەگەڕانەوە بۆ ئەم تێزە ژمارەیەکی زۆر لە لێکۆڵەرەوە گرنگەکانی بواری هێزە جیهادیە سەلەفیەکان بەرگری لە تێزەی نامۆبوونی کەسە جیهادیەکان و ناومێدبوون و ناڕازیبوونیان لە دنیا و لە ژیانی خۆیان و لەو کۆمەلگای تێدا دەژین دەکەن. لەم ڕوانینەوە یەکێک لە هۆکارە هەرە سەرەکیەکانی چوونە ڕیزەکانی ئەم جۆرە بزوتەوە نامۆبوونە با لێرەدا لەسەر دوو نووسەری سەرەکی سەربەم تێزە ڕابوەستین. یەکەم، تێزەی تێکەڵبوونی نامۆبوون بە ڕۆحی تۆڵەکردنەوە. فەیلسوفی ئەڵمانی هانس یەنسبێرگەر لە کتێبی بچووک بەڵام بەناوبانگدا بە ناوی دۆڕاوی ڕادیکاڵەوە بەرگری لەم تێزی نامۆبوونەکە. ئەم نووسەرە پێی وایە تیرۆریزم کردەی تۆڵەکردنەوەیشی وێرانکەرانەی ئەم دۆڕاوە ڕادیکاڵانەیە بەرامبەر فەشەلی کۆمەلگا. بەڵام فەشەلی کۆمەلگا لە چیدا؟ فەشەلی کۆمەلگا لەوەدا کە ناتوانێت هەلی سەرکەوتن و پێشکەوتن بۆ هەموو ئەندامانی ئەم کۆمەلگایە دەسەبەر بکە. لە دیدی ئەم نووسەرەوە کۆمەلگاکانی ئەمڕۆکە کۆمەلگای سەرکەوتنی ژمارەیەکی کەمی مرۆڤ و دۆڕانی ژمارەیەکی زۆری ئەوانی ترە. ئەمەش بەشێکە لە سیستەمی کاپیتالیزمی بە گلۆباڵبوونی دنیای ئەمڕۆ. لەم سیستەمەدا نەهۆکاری سەرکەوتن و دەوڵەمەندبوونی کەسە براوەکان ئاشکرایە، نەدۆڕاوەکانش دەزانن بۆچی ئەدۆڕێن و پراوێست دەکەون. ئەم دۆخەش ئەو جۆرە لە مرۆڤ بەرهەم دەهێنێ کە ناوی دۆڕاوی ڕادیکاڵی لێدەنێت. ئێنس گەرجیاکاریەک دەکات لە نێوان دۆڕاوی ئاسایی سەرنەکەوتوو کە دەشێ خۆی وەک قوربانی ببینێ لەگەڵ دۆڕاوی ڕادیکاڵ و ڕیشەییدا کە جۆرێکی دیکەیە لە مرۆڤ. دۆڕاوە ئاساییەکان دەتوانن خۆیان لەگەڵ دۆخی سەرنەکەوتن و دۆڕاندنی ئاسایی و بوون بە قوربانیدا بگونجێنن. بەڵام دۆڕاوی ڕادیکاڵ وانییە، ئەو ناوێت تەسلیم ببێت و خۆی بگونجێنێ، بۆیە خۆی لە دنیا و کۆمەلگادا دەبڕێ، لە بەرچاوی ون دەبێ، خەریکی پاسەوانی و نیگەهبانی و وەهمەکانیە بێ، خۆی کۆ کاتەوە و تواناکانی دەپارێزێ، کەی کاتی بە گونجاوزانی دەستی خۆی ئەوە شوێنێ و پەلاماری کۆمەلگا ئەدات و تۆڵاکاتەوە. جیهادیزمی سەلەفی هەم ئامرازی ئەم تۆڵەیە، هەم ئەو ژینگە و کۆمەڵە تازەیەیە کە ئەم دۆڕاوە ڕادیکاڵە پەنای بۆ ئەبات و دەیگرێتە ئامێز. بە بۆچوونی ئەم پیاوە دوژمنەکانی ئەم جۆرە بزوتەوانە هەمان ئەو دوژمنانن کە خۆر ئاوا وەک بەرجەستەکەری بەدڕەوشتی و داڕمانی مرۆڤایەتی دەبینن. بە تایبەتی ئەمریکا، زایۆنیزم، کاپیتالیزم، ئینجا بێگومان بێباوەڕان و ئەوانەی لە دیدی ئەم گروپانەدا دینداری ڕاستەقینە نین، یان دیندارن بەڵام دینداریەکەیان لە ناو دینێکی ناڕاستدایە. ئەم گروپە سەلەفیە جیهادیانە گەشە بۆ دیدا ئەدەن کە ئیسلام و مسلمانان غەدرێکی گەورە و بەردەوام و سەختیان لێکراوە. دنیایشیان بۆ دروست کراوە کە دنیای ئەوان و دنیای دینەکەیان نییە. ئەوەشی ئەو دنیایی بۆ ئەوان دروست کردووە ئەو دوژمنانن کە باس کران. لای ئەم گروپە جیهادیانە لێدانی ئەم دوژمنانە گرنگە، نەکبوونی هیچ ئامانجومە بەشێکی سیاسی، ئایدۆلۆژیا. لێرەدا ئامرازێکە بۆ دۆزینەوەی دوژمن، نەک بۆ تەفسیرکردنی دنیا. ئەمان دوژمنێکیان دەوێ بیکوژن. ئەو ئایدۆلۆژیایش کە دروستیان کردووە ژمارەیەکی هێزگار گەورە مرۆڤیان بۆ ئەکا بە دوژمن و لەوێشەوە بە بابەتی کوشتن. دوو، تێکەڵبوونی نامۆبوون بە مەسەلەی سێکس. زانای کۆمەڵایەتی هۆڵەندی ئینان بیوریما لەسەر هەمان هێڵی پێش و بەردەوام دەبێت و پێی وایە ئەم جۆرە بزوتەوانە هەستی بەهێزبوون و دەسەڵاتێکی تووتاڵ بە دۆڕاوە ڕادیکاڵەکانی هانس ئێنس گەرباسییان دەکات. دەبەخشێ
بیورمە فاکتەرێکی گرنگە بۆ کەسایەتی ئەم دۆڕاوە ڕادیکاڵانە زیاد دەکات. ئەو فاکتەرش جنس یان سێکسە. ئەم جۆرە کەسانە لە سەرەتادا هەوڵ ئەدەن نقمی ناو دنیای سێکس و خواردنەوە و دەرمان و شتیتری لەم بابەتە ببن، بەڵام هەرزوو بۆیان ئاشکرا ئەبێ کە گەیشتن بە سێکس لە خۆرئاوا خۆشیدا بۆ ئاسانیە نییە کە ئەوان چاوەڕوانیان کردووە. بیورما پێی وایە نەبوونی سێکس و فەشەلی تێرکردنی ئارەزوە جنسیەکان هۆکارێکی گرنگە و ئەکا کەسانێک دروست ببن هەست بە فەشەل بکەن و خۆیان وەک دۆڕاوێکی ڕادیکاڵ ببینن. هاوکات لە ماڵەکانیاندا دنیایەکی تر باڵادەستە کە دنیای باوک و دایک و خوشکانی پاکیزە و بێسێکسەکانە. بەم جۆرە لە زیاد لە ڕوویەکەوە لە ژیانی ئەمانەدا ساتێک دروست ئەبێ کە هەست بە دۆڕانێکی گەوراکەن. لەسەر هەمان هێڵی تیۆریم چەندان نووسەری تر هەن کە فەشەلی ژیانی شخصی و دۆخی دەرونی تاکە کەسەکان دەکەنە بنەمای بەشداربوونی ئەم جۆرە کەسانە لە ناو بزوتەوە سەلەفیە جیهادیەکاندا. بە کورتی ئەوەی لێرەدا دەگوترێ ئەوەیە کە کەسانێک دروست ئەبن هەست بە دۆڕانێکی ڕادیکاڵ ئەکەن، ئەمانەش سیستم بە بکەری ئەم دۆزانە دەزانن و سیستم تاوانبارەکەن. ئەمانە پێیان وایە شتێک هەیە ناوی سیستمێکی دنیاییە، جایان کاپیتالیزمە یان چینێکی گلۆباڵیە یان دەسەڵاتی جوولەکە و زایۆنیزمە یا خۆرئاوایە کە لای ئەوان خاشپەرستیێکی نوێ و هەتا دوایی. ئەمانە تاوانبار ڕاستەقینەکان و ئەوانن ناحەقی گەوریان بەرامبەر بۆوان کردووە. بۆیە ڕادیکالیزمی ئەوان بەرپاکردنی جەنگە دژ بە سەرجەمی سیستەمەکە. سەلەفیزمی جیهادی ئەو ڕوبەرە یاخیەیە کە دەتوانێت ڕقی ئەم جۆرە کەسانە بەرامبەر بە سیستەم بگرێتە خۆی و ڕێژی بخات و ئاکارێکی توندوتیژی پێ ببەخشێ. ئەمانە بەدبەختی و پەژارە و چارەڕەشیەکانی خۆیان بە چۆنێتی ئیشکردنی سیستەمەکەوە گرێدەن. بە کورتی لەم خوێندنەوەیەدا ئەوەی لە پشتی ئەم جۆرە لە بزوتەوە جیهادیەوە ڕاوەستاوە تاکە کەسێکی نامۆبووی ناو سیستەمێکی جیهانیە کە جگەل لە حەز و ویستی تۆڵەکردنەوە ئەم سیستەمە هیچی تری بۆ ئەم کەسان نێشۆتەوە، جیهادیزم و نامۆبوونی بنیادی. کۆمەڵێک نووسەری تر هەن کەمتر لەسەر نامۆبوونی تاکە کەسی و زیاتر لەسەر نامۆبوونی بنیادی دەوەسن. لەم شیکردنەوەدا لە باتی ئەوەی باز لە کۆمەڵێک تاکە کەسی نامۆ بکرێ بازە نامۆبوونی نەوەیەک دەکرێ، بازە نامۆبوونی کۆمەڵایەتی توێژێکی کۆمەڵایەتی یان نامۆبوونێکی ئەتنی یان دینی دەکرێ. هەموو ئەمانە وەک دیاریدەی کۆمەڵایەتی دەتە جەمعی دەبینرێ. لەم ڕوانینەدا بەشێکی دانیشتوان بە شێوەیەکی بنیادی نامۆ بووە و هەز ناکە هاوبەشە لەو دنیادا کە دروست کراوە. سەلەفیەتی جیهادیزم لەم خوێندنەوەیەدا پابەستە بە کێشەینەوەیەک یان بەشێکی تایبەت لە دانیشتوانەوە وەک ڕێکخراو بزوتەوە شوێنێکی کۆمەڵایەتیە ئامێز بۆ ئەو نەوەیە و ئەو بەشە لە دانیشتوان دەکاتەوە. یەکێک لە نووسەرە هەرە گرنگەکانی ئەم شێوازە لە ڕوانین زانای سیاسی و ئیسلامناسی فەڕەنسی ئۆلیڤەر ڕوایە. من لە بەشی پێشووی ئەم نووسینەدا ئەوەم نیشاندا کە بەلای ئۆلیڤەر ڕواوە ئەوانەی دەشتێن ناو ئەم بسووتەوە سەلەفیە جیهادیانەوە سێ جۆرن. نەوەی دووهەم یان سێهەمی کۆچبەرانن بۆ ئەوروپا. ئەو گەنجانن لە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقاوە بە مەبەستی خوێندن و کارکردن بۆ خۆرئاوا کۆچەکەن. سێهەمیشیان ئەو خۆرئاواییانن کە دینی خۆیان دەگۆڕن و دەستنە سەر دینی ئیسلام. بڕێکی زۆری لێکۆڵینەوەکان نیشانیان داوە. بەشێک لەمانە سەر بۆ جۆرە کەسانن کە لە زمانی کۆمەڵناسیدا پێیان دەڵێن ئەوانەی سەر لە نوێ لەدایکبوونەتەوە، بە ئینگلیزی پێیان دەڵێن بۆڕن ئەگاین. لەدایکبوونەوەی دووهەمیان لەدایکبوونەوەیکی دینیە، دوای ئەوەی زۆربیان لە ژیانیاندا حەشیشەکێش و ئەلکۆهۆلیست و بەکارهێنەری مادە بێهۆشەکان و تاوانبار بوون. هەندێکیشیان لە زیندانەکاندا لە ڕێگەی گەڕانەوە بۆ دین سەر لە نوێ لەدایک دەبنەوە. ئەم نەوەیە لە دۆخێکی کۆمەڵایەتی و فەرهەنگی سیاسیدا دەژی وای کردووە نەبەشێک بن لەو کۆمەڵگایەتیدا دەژین، نەبەشێکیش بن لەو ژینگە کولتوری و عەقلی و دەرونیەی نەوەی باوکانیان کە نیوسەدەیەک لەمەوبەر وەک کرێکار لە یەکێک لە وڵاتە ئیسلامیەکانەوە بۆ خۆرئاوا کۆچیان کردووە. ئەمانە بەشێک نین لەو دنیا تەقلیدیە ئیسلامی کە باوک و دایکیان ناسیویانە و تێدا ژیاون. نە ئیسلامی دایک و باوکیان ئیسلامی ئەوانە، نە ئەو وڵاتێشی کە لێوەی هاتوون نیشتیمانی ڕاستەقینەی ئەمانە. زۆر جاریش زمانی دایک و باوکی خۆیان نازانن یان بە باشی نایزانن و زۆر بەشیان خوێندن و پەروەردەیان لە ناو خۆرئاوا خۆیدا بووە و جگە لە کۆمەڵگا ئەوروپیەکان هیچ کۆمەڵگایەکی تر ناناسن.
ئۆلیڤەر ڕوا دەڵێ ئەم نەوەیە نەک تەنها زمان و کەلتوریان لە زمان و کەلتوری باوشیان جیاوازە بەڵکو لەمانە گرنگترە چاوەڕوانیەکانیان جیاوازە ئەمانە ناتوان بۆ پێگەن نزم و پەراوێزیە ڕازی ببن کە باوکو دایکیان لەو کۆمەلگایانەدا هەیانە و ناشتوان وەک بیانی خەڵکی شوێنێکی تر سێری خۆیان بکەن بۆیە چاوەڕوانیەکانیان لەو کۆمەلگایی تێیدا دەژین جیاوازە لەوەی دایک و باوشیان بەڵام بەهۆی ئەو کێشە بنیادیانەوە کە دووچاریان دەبێ لەوانەش کێشەی پەراوێزکەوتن و هەڵاوێردنی ئەتنی و دینی و کۆمەڵایەتی ناتوان هەست بکەن کە مناڵێکی ڕاستەقینەی ئەو کۆمەلگایانن بۆیە ئەمانە نە ئەتوان ببنە خاوەنی ئەو شوناسە نەتەوەی و دینی کە باوکو دایکیان بە شوناسی خوانی دەزانن نەدەشتوان ببنە هەڵگری شوناسی ئەو کۆمەلگایانەی تێیدا دەژین وەک ئۆلیڤەر ڕوا ئەڵێ ئەم جۆرە کەسانە هەستێکی بەهێزی تەنهایی و پەراوێز خستنیان تێدا دروست دەبێ ئەمەش دەیان خاتە دۆخێکی شیزۆفرینی کۆمەڵایەتی و کەلتوری و ئەتنیەوە لە نێوان پاشخان و کولتور و دینی دایک و باوکیان و لە نێوان شێوە ژیانە لەناو کۆمەلگادا کۆمەلگا خۆرئاواییەکاندا وەک ئۆلیڤەر ڕوا ئەڵێ ئەم دۆخەوە ئەکا ئەم نەوەیە دین بە شێوەیەک دابڕێژنەوە کە هاریکار بێت و بەشێک بێت لە کردەی یاخیبوونێکی نەوەیی یاخیبوونێکە تەنها دش بە خۆرئاوانیە بەڵکو دش بە باوک و دایک و نەوەی پێشخۆشیانە یاخیبوونە بەڕووی سەرکردە ڕۆحیەکانی نەوەی پێشخۆیان و بەڕووی ڕوانینیان بۆ دین و بۆ دنیا ئۆلیڤەر ڕوا پێی وایە ئەو ئیسلامەی ئەم نەوە گەنجە هەڵگرێتی ئیسلامی سونەتی دایک و باوکیان نییە بەڵکو ئیسلامێکە کراوە بە ئامرازی یاخیبوونی نەوەیەک لە نەوەکەی پێشخۆی و یاخیبوونی نەوەیەک لە دنیایەک کە بە دنیای خۆی نازانێت ئیسلامی ئەمانە سەر لە نوێ داڕشتنەوەی ئیسلامە بە زمانی یاخیبوون لە باوکەکان و یاخیبوون لە پرۆسەی بەخۆر ئاوایی بوون سەلەفیزمی جیهادی شوناسێکی ئالتەرناتیڤ بەم مرۆڤە بێشوناسانە دەبەخشێ لەناو ئەم جۆرە بزوتنەوانەدا ئەم کەسانە خۆیان بە شێوەیەکی نوێ دادەڕێژنەوە و دروست دەکەنەوە و ئەو شوناسە بە خۆیان دەبەخشن کە جێگای ئەو هەموو تووڕەبوون و ناڕازی بوون و یاخیبوونی تێدا ببێتەوە وەک چۆن وەڵامێکیش بێ بەو هەستکردنە قۆڵ و فرەلایەنە بە تەنهایی و نامەبوون ئیسلام بۆ مرۆڤی نامەوە ئیسلام بۆ ئەم مرۆڤە تووڕە و تەنها و نامۆیانە زیاترە لە تەنها دین لە دایکبوونەوەیشی ترە دروستکردنی هاوڕێ و کۆمەڵە و ژینگەیەکی نوێیە ڕزگاربوونە هەم لە شوناسە لۆکاڵیەکانی باوک و دایک و گروپە کۆچبەرەکانی خۆیان هەم لەو شوناسە نەتەوەیانەی کە ئەو کۆمەلگایانە هەڵگرین کە لە ناویدا دەژین ئیسلام لێرەدا فۆرمی شوناسێکی ترانس ناسیۆنالی ڕزگارکرد دەگێتە خۆی شوناسێ لە دەرەوەی نیشتیمان و نەتەوە و ژینگەیەکی کۆمەڵایەتی و کەلتوری تایبەت ئەمەش پرۆسەیەکە ئۆلیڤەر ڕوا ناوی دەنێ لە شوێنکەوتن لە شوێنکەوتنی شوناس یان دابڕانی شوناس لە شوێن بە زۆر مانا ڕێکخراوە سەلەفیە جیهادیەکان دەبن بە خێزانی دووهەم یان بە خێزانێکی نوێ و ئالتەرناتیڤ بۆ ئەم شێوازانەی ژیانی دەتە جەمعی کە ئەمان لێی هەڵدێن دەبن بە شوێنێک کە هاوڕێی نوێ و شوناسی نوێ و جێگەیەکی نوێیان لە ناو دنیادا پێبەخشێ لە زۆر ڕوەوە ئینتیما بۆ ئەم گروپانە مانای کۆتایی هاتنی ئەم نامۆبوونە دەگەێنێ کە ئەو کەسانە هەڵگرین ئەم ئینتیمایە دەرمانێکە دش بە تەنهایی و پەراوێزکەوتن میکانیزمێکی تایبەتی هەڵوەشانەوەی نامۆییە هێزێکە بۆ نانامۆبوون لەم ئینتیمایەدا ئەم جۆرە بزوتەوانە دنیا بەڕادەیەکی ترسناک سادەیەکەنەوە دابەشیەکەن بۆ دوو کەمپی جیاواز و ناکۆک بەیەکەوە ژیان کورد دەکەنەوە بۆ کۆمەڵێک ئەمر و نەهی و ئەشێ و ناشەی دینیەکەم زۆر بە ئاسانی و بە سادەیی چاکەکاری لە خراپەکاری جیاکەنەوە بەمەش سیستەمێکی دیسپلین و ئاراسەکردن گەشە پێدەن کە پێویستی بە بیرکردنەوەی زۆر نییە کە پرسیاری قورسی دەربارەی مرۆڤبوون و ژیان و ئەخلاق و بەد ئەخلاقی تێدا نییە شوێنێکی بۆ گومان نەهێشتۆتەوە بەهۆی چەند ئاەت و سوورەتێکی کەمەوە هەموو ئاڵۆزیەکانی دنیا و ئاڵۆزیەکانی ژیان و ئاڵۆزیەکانی مرۆڤبوون لەناو ئەبا یاندایان دەبەزێنێ بۆ نزمترین ئاست هەموو ئەوانەی کە نازان چێن و چین و چه ئەرکۆڕۆڵێکیان لە ژیاندا هەیە دەشێ ببنە بەشێکی گرنگی ئەم بزوتەوانە کە دەتوانن بە شێوەیەکی زۆر سادە هەموو پرسیارەکانیان وەڵام بدەنەوە لەم جۆرە بزوتەوانەدا مرۆڤ لە مایەکی زۆر کورتە و بە خێراییەکی گەورە کەسایەتی خۆی بە شێوەیەکی تازە دادەهێنێت و خۆی لە ناوبوون و پەیوەندی و مەسەلە و خەون و یۆتۆپیا و شناسی تازەدا ئەدۆزێتەوە چونە ناو ئەم بزوتەوانە جۆرێکە لە خۆ دروستکردن و خۆتسازی و خۆدۆزینەوە بڕێکی زۆر لە ڕۆمانسیەت و شیعریەتی تایبەتی تێدایە ئەم جۆرە بزوتەوانە شناسێکی گەورە بەم بوونەوە تووڕە و یاخی و نامۆیانە دەبەخشن
ئەم شوناسە دەیان خاتە دەرەوە سەرەوەی هەموو لق و شناسە بچووک و فەرعیەکانەوە زۆر جاریش ئەم لق و شناسە لە ناو نابە بەڵام کۆیان ئەکاتەوە و دەیانهێنێتە ژێر ڕچێفی ئەو شناسە گەورە و سەرەکیەوە ئەم شناسە گەورە و گشتیەش وەک پێشیش باسم کردم شناسی موسڵمانە کە گوایە وەک کۆمەلگا و وەک دین بە دوژمنەکانی گەمارۆ دراوە و لە زۆر شوێنەوە لە بەردەم هێرش و هەڕەشەدایە. ڕۆڵی میدیا میدیای ئەلکترۆنی هێزێکی هێزگار گرنگە لە پشت دروستبوونی ئەم گروپە جیهادیە گلۆباڵیانەوە. ئەم میدیایە ژینگەیەکی گلۆباڵی دروست ئەکا کە تێیدا هەلی گەورە ئەخاتە بەردەم دروستبوون و داهێنانی خەیاڵێکی سیاسی تایبەتەوە و ڕۆڵێکی لە ڕادەبەدەت دەبینێ لە دروستکردنی ئەو ئوممە خەیاڵیەدا کە گوایە لە هەموو جێگەیەکەوە لە بەردەم پەلاماردایە. ناسیۆنالیزمی دوورمەودا کۆمەڵگای مەدەنی بە جیهانی بوو گروپی بەرگریکە لە مافەکانی مرۆڤ وەک سەلەفیە جیهادیەکان دەتوان لەم ژینگەیەدا دروست ببن و گەورە ببن و گەشە بکەن. لەم ژینگەیەدا هەر گروپە و دەتوانێت مێژوو کە لە پور و ڕەمز و ڕەگ و ڕیشەی تایبەت بۆ خۆی دابهێنێت و دروست بکە ڕابردوویەک دابهێنێ کە خۆی دەیەوێ لە ڕاستیدا ڕابردوو لێرەدا شێوەی بازارێکی گەورە دەگێتە خۆی چێ و کام کەس و کام کە لە پور و کام کولتور و کام حیکایەتی دەوێ دەتوانێت لەم بازارەدا هەڵی بڕێژێت و بیکاتە بە مورچی تایبەتی خۆی. کەرەسەکانی دروستکردنی ئەم ڕابردووانە لە ناو لاپەڕەکانی ئینتەرنێتدا هەن و هەڵگیراون لە فێشی پیادیا و بیگرە بۆ یوتوب و لە فەیسبووکەوە ماڵەچی لە فیکی پیادیاوە بیگرە بۆ یوتوب و لە فەیسبووکەوە بۆ تویتەر ئەمە جگەل لە بوونی سەدەها و هەزارەها سایتی تایبەت ڕۆڵی وێنە فیلمی کورت مۆسیقای تایبەت خوتبە و دەستی ئایدۆلۆژی ئەلکترۆنی ڕۆڵێکی گرنگە لە دروستبوون و ئیشکردنی ئەم جۆرە گروپانەدا.